خەڵکی سوورانن ئینشەڵا بەرەو سعودیە دەچن بۆ خەڵکی کوردستان هەمیە دعا دەکەم تایبەت بۆ پێشمەرگە بۆ سەروی بارزانانی بۆ هەموو حاجیە بۆ ئومەتا محەممەد جدێ مسلمان. دەچین لەو حەزی ئینشاءڵڵا وراسيني حزب ان شاء الله والله دعائي ان شاء الله بيرجع خوارز زياده عن كان لهم تشفي بس ادرس بنانا ان شاء الله خوارز قال انا كا خو سركبت عندي اخي ساگەر ڕەوشەکە ئارام بووە تۆ زۆر لە جاران باشترە و هیوادارین هەروە بەردەوام بێ خەڵکی ئێشوکاری خوانەکەن و هیچ کێشێکمان نییە ئەگەر وا ئارام بێ باشە دۆخەکە. ئێستا بارودۆخ لەم بازارەدا بە شێوەی تا ڕادەیەک باشە. بەڵام ئێمە ناتوانین بچینە بازارەکەی ترەوە و یا لێرە بەڵام بە شێوەیەکەوە خەڵکەکە ئێستا زۆربەی نەماوە لێرە و هەندێکی ئەوەی کەماوەتەوە لەم شارە دێتە بازارەکە بەڵام وەکو جاران نییە تا ئێستا بەم ڕادەیە باشە ئەگە خراپتر نەبێ ئێمە بەم ڕادەیەش هەروە رازین. والله دوکان گەشتکارێکی زۆر جوانە یعنی شتێکی ڕگوپێکە بەس شانێک خەدەمات و ئەو شتانی ئەوێ زیاتر ئەوێ یعنی ئەوە نییە هەر با بڵێن هەموو شتێک متوەفرە بڵێ بەس ئەم شتە کاملە نە ئەمە شتی زۆر جوانترەوێ یعنی ئەم قراغی ئەم ئاوە ئەم چەمە یان شتێکی زۆر جوانە. أنا أول مرة أجي هنا الدوكان صار 3 سنين مهجر بكلار أول مرة أطلع من كلار هنا الدوكان زيارة وناسة لا شفت يعني ما شفت شيء على العوائل عوائل محترمة نفسها كل واحد بمكانه ثاني محترم واحد محترم الثاني التقاء بينك وبين جارك حلو ماكو أي نقص بالمنطقة. گەشتارێکی زۆر ڕووی کردوێتە سەیرانگای دوکان بە تایبەت عەرەبەکان و گلەیمان لە گەشتیاران ئەوەیە کە بە تایبەت گلەی پاکوخاوینمان لە گەشتیاران زۆرە هەر ئایلەیەک دێمە بۆ پەڕی تواناوە هەتا پێمان بکرێمە لە خزمەت گەشتیاران دەین هاوکاریان دەکەین لە هەموو ڕوویەکەوە ئەلاگەی خۆڵیان دەینە بەڵام ئەو گەشتیارێکی کە دەڕوا بە تایبەت عەرەبەکانمان بە تایبەت لە عەرەبەکانمان پاکوخاوینی کەبرەکان زۆر ناپارێزن.